بەناوی خوای گەورە و میرەبان بیسەران و بینەران لار جێگاکەن سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پێیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شاد دەبمەوە. وردە وردە دەرگای قوتابخانە و دەرگای زانکۆکان دەکرێتەوە بڕووی خوێندکاران و قوتابیاندا. جا گرینگە لەسەر دایک و باوک بە شێوازێکی باش و تەندروست قوتابیان و خوێندکارانی خۆیان هەن بدەن بەردەوام بن لەسەر خوێندن. ماوەیەکە قوتابیان و خوێندکاران دابڕاون لە خوێندن بۆی وەرگرتنی پشووی هاوینەوە. دەبێت لە ئێستاوە دایک و باوک خەریکی ئامادەکردنی ژوورێکی باش بێ بۆ قوتابیەکەی، پاسی بۆ ئامادە بکات، بزانێت چ مامۆستایەک دەرسی پێ دەڵێت، بزانێت لە کام قوتابخانە دەخوێنێت، بزانێت پۆلی چەندە و ئاستی قوتابیای چۆنە و ئەم ساڵ چۆن ئاستی بەرزکاتەوە. ئیتر دایک و باوک دەبێت لە خەمی پەروەردەکردنی منداڵەکەی دابێت، لە خەمی ئەوە دابێت ئەو قوتابیە لە کام قوتابخانە دەخوێنێت. نابێت قەیرانەکان بارودۆخەکان کاریگەری تەواو و ڕاستەخۆ لەسەر قوتابی بەجێ بێڵێت. هەرچەندە ئەم قەیرانانەوا دەکات کە مامۆستا ژیرفانی خاڵی بێت و وەکو پێویست ئەدایەکی باشی نەبێت بۆ ئەوەی قوتابیەکان خوێندکارەکان پێ بگێنێت. بەڵام دەبێت لە بەرامبەریشدا دایک و باوک زیاتر و زۆرتر خەمی منداڵەکەی بێت. ئەگەر لەم نیشتیمانە لەم وڵاتی ئێمە مامۆستا ژیرفانی پڕ بێت، گیر و گرفتەکان بەو شێوە ئێستا نەبێن، دامەزراندن هەبێت، بێگومان خەڵک زۆرتر و زیاتر ڕوو لە خوێندن دەکات. جایتر باردۆخەکە بەم شێوازەیە. من ئەمڕۆ لە بەشێک لە دایک و باوکان لە بەشێک لە خەڵک دەپرسم ئایا چۆن بتوانین چۆن وا بکەین ئەم ساڵ لە پرۆسەی نوێ خوێندندا قوتابیان خوێندنیان لەلا خۆشەویست بێت، چیان بۆ بکەین؟ ئێوە بیسەر و بینەر بن، وەڵامەکان لە بەشێ لە وڵاتیان وەردەگرینەوە. لەگەڵمان نابن. السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. بخير بين سسانم. قوتابی تێ لە قوتابخانە؟ بەڵێ. پۆلی چەندن؟ پۆلی نوێیە. بەڵێ. ئەو ماوەی کە دابڕایە پشووی هاوین بووە، ئێستا کە سەرەتای خوێندنە چۆن هاین دەدەی کە بەردەوامی لە خوێندن؟ وڵای جا بە دەرکابرا دەڵێ بەنسبەت سەرتا قوتابخانە دەبێ هەمومان هەوڵ دەین قوتابیەکانمانیان دوورخێنەوە لە مۆبایل و ئامێرەکانی بڵێ فەیسبوک ئەو شتانە بۆی ینی ئەوەندەی تەرفەتەی هانە بڵێ بە خوێن و شووا سەفیکەن. زۆر باشە. کو لە لای خۆشەویست دەکەیت و کوخینی لای خۆشەویست دەکەیت؟ وڵای جا خوێندن بە دەرکابرا دەڵێ خوێندن خۆشەویستە لای هەمومان. هەنی ئەمە گە کەچونەوە قۆناغی بایمە دەمان خوێندووە گەر بڵێین ینی ئیشی خۆمانی پێ بکەین، ئیشی ڕۆژانە و ئیشی بڵێ کار و کەسابەت و ئەوشانە. زۆر باشە. کەواتە گرینگە لە ماڵەوەش تۆ هانی بدەیت و ئامۆژگاری بکەیت دوورکەوتۆ لە سیرکردنی شاشەکان زیاتر خەریک بێت بە خوێندنەوەی کتێبەکانی. بالفعل هەروەڵا ئێستا بۆ منەوە قوتابیمان هەیە بۆ هەیە لە سەرتا مەکتەبە موبایلان لێ وەرگین بۆ خۆیان دایدەنێن، بۆ خۆیان دادێن بۆی ئەوەندەی ئەو 6-7 مانگە هەیە بە خوێنەوە مەشغوڵ بن و دوورکەونەوە لە هەموو ئامێرەکانی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکان. قوتابی تێ لە قوتابخانە؟ چەند قوتابی هەیە؟ وەڵا دووم هەیە. بەێ. چۆن چ ئامادەکاریەکەت کردووە کەم ساڵ دەچنەوە قوتابخانە یان چۆن هانیان دەدەی؟ وڵا هەوەکو جاران ئەوەندە ئیمکان لە پێی ئیمکانی قەدەری ئیمکانەتی خۆمان ڕانی مەکتەبیان دەکەین. بەێ. چیان پێ دەڵێت کە دەستنەوە قوتابخانە ینی کو تەرجیعیان دەکەیت؟ وڵی جا وەکو جاران لە مەکتەبی باش بم بخێنن و ینی هەرە وایەت ژیان کو بۆ پێشترێن ئەو دەبێنە سەر مەکتەبی. ناوەدە چیە لای مامۆستایەکانیان؟ تەبعا ئێمە دەچینە دیکو سوالیێنێ دەکەین بەرێ. زۆر باشە. ئەو ماوەی کە قوتابی لە قوتابخانە دابڕاوە پشووی هاوین بووە، ئێستا چۆن وا دەکەی کە واز لە موبایل بێنێ کەمتر تەمەشای تەلەڤیزۆن بکاتن و ڕووی خۆی بخاتەوە سەرخیندن تەرکیزی زیاتی لە لای خوێندن بێت؟ تەبعا کاتی مەکتەب دادێ موبایلەکانە لێ وەردەگرینەوە، کاتی مەکتەبێژ مەکتەبە هەرەوەندەی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماما جان ئێستا سەرەتای دەستپێکردنی ساڵ نوێ خوێندنە. فترەکە قوتابی دابڕایە لە مەکتەبێ. کووا بکەین خوێندنی لەلا خۆشەویست بێ؟ والله خوێندن و شەهادە زۆر مبارەکە، زۆر بەرێزە، بەس بەداخەوە ئێستا هیچ قیمەتی نەما. ئێستا حالیان نە دبلۆم نە ئەویدی بەبارە خۆم برێم حتا دکتۆراشت هەبی عانەک پارە پوڵ ناکە. لەبەرەوەی
لەبەرسێەوە لەبەر مەسلحەتی خۆیان ئاگایان لە تەڵەبەی نییە تەخەروز دەکات ناکە کوڕە فەقیر هەر فەقیرە بەس کوڕەکانی خۆشی دوونێ پێرە تەخەروزیان کردیە ئێستا بوویتە ڕەئیس جامعە. یعنی ئەتوو دەڵێ منداڵی فەقیر بشخوێنە ئیسفادەی نییە؟ ئەبەت بە سەتان شەخصێ ئێستا حالیان وەرە دەست بە مەکنی مهندسە لە شەخەڵای ڕسق دەفرۆشی. مهندسە ڕسق دەفرۆشی. باشە؟ لەبەرەوەی دانەمەزراوە. دانەمەزرایە. صاحب ماڵ منداڵە چ بکە بچیت دەڕۆژێ بکە ببیتە پێشمەرگە زەلام ببیتە زەلام کوش یان ببیتە دەست. یعنی ئێستا بۆ نمونەگە دامەزراندن نەبێ وا دەکات یعنی ئەو قەیرانەوە دەکات کە خوێندن لە پێرسچای قوتابیان و خوێندکاران کەمتر ببتەوە ینی ئەو بە هاوسەنگەی جارانی نەمێنێ؟ ئەبەت هیچ چارە نییە. چۆن بتوانینەوە خوێندن خۆشەویست بکەین؟ خوێنەوە خۆشەویست بکەین بەس قەینەکە باب ئەگەر داک محاولە بکە کوڕەکەی پێرا بگەینی پێرا بگەینی قەینەکە با شادەکەی وەربگری ئەو ڕۆ شادەکەی بەکەل نەیە بەسبەی بەکەلفی دێ ئەوە هەر شادەک چەکە سلاحە لە دەست ئەو خەریجەی کەواتاگە قەیرانی شەبێ بەڵام خوێندن هەر باشە و هەدەبێ خوێندن حلمەکە وەردەگری ئەوە یەک هەتا ئەگەر 10 ساڵی دیش 20 ساڵ دیش ئەو شخصە تعین نەبی هەر چەکەکەی لە دەستە لابد دە ڕۆژێک تعین نەبی بەس ئێستا مستحیلە ئێستا مستحیلە هەر خەریزە تەحەدای هەموو خەریزەکان دەکەم ئەگەر یەک خەریز کوڕە فەقیر دامەزرابی. ماشە مامە کۆتا پرسیارم ئەوەیە ئەو قەیرانە یان نەبوونی موسە کاریگەی لەسەر مامۆستا دەبی لە کاتی پرۆسەی خوێندن؟ طبعا ئێستا وەزارەتی تەربیەی قەرارەش لەری نایە دەری هەر مامۆستایەک کە دەرسی خۆی تەواو کرد ئەگەر یەک دەرسی ئەگەر دووە دەست با بڕوا بۆ خۆی استراحەت بکە لە ماڵێ لەبەر چێ؟ لەبەرەوەی پارە نییە بتان دەیرێ پارە نییە ئەوە 3 مانگە شخصە چۆکو من متەقاعدم 3 مانگە معاشم بۆ نەگرتیە کە 40 ساڵ خزمەتم هەیە ئەو 550 دیلارە معاشم. 40 ساڵ لە چ بوارەی خزمەتت هەیە؟ بەڵێ 40 ساڵە لە چ بوارەی خزمەتت هەیە؟ لە وزارەتی تەندروستی دەستم لێرە هەتا ئێرە لە ناوخین و کوێم ئیبرینان بوو خزمەتی ئەو هەموو نەخۆشم کرد ئەوەندە ساڵە نەمدەشی یەک شەخص لە من عازب لە مستشفا بەداخەوە ئەیلولیشم بەداخەوە بریا بەس ئەیلول نەبوو. ئاشەشت لە ڕابردووە خەباتت کردووە لە پێناو کوردایەتی لە پێناو نیشتیمان خەباتت کرد؟ وەڵڵا عەلا کولی ناتان برێم ئەوە بەس دەتان برێم کوردم بەس بە فایدەی نییە. ئیشاڵە ڕۆژێک چا دەبی باش دەبی باردەمە ئەو خۆی پەنامان وایە بلۆمان نە ئەمە مرگ خەلاص ئەمە مردی بەس داوا لە خۆی دەکەم گەنجەکانمان بگەنە ئامانجی خۆیان بەس ئەوەندە. دیارە خی گەورە لە قورآانی پیرۆز دەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئایا ئەو کەسانەی زانانە وەکو ئەو کەسانەی کە نەزانن وەکو یەکوانە بێگومان وەکو یەکوانینە چکو ئەو کەسەی زانایە پەی بە شتەکان دەباتن و ئەو کەسانەی کە نەزانن پەی بە شتەکان نابن. دیارە لەسەر هەر یەکێک لە مسلمانان لە ئینسان پێویستە فێری زانست و زانیاری ببێ وەکو پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دەفەرمێتن پێویستە لەسەر پیاوان و ئافرەتان فێری زانست و زانیاری ببن و قەولێکیشمان هەیە دەڵێ ئەگەر ئینسانێک بتوانێت بچێتە وڵاتی سینەوە و خوێندن و خوێندەواری فێر ببێ بە ئەجر و پاداش بۆی دەنووسرێ. دیارە لە وڵاتێک کە ئێمە تێدا دەژین وای لی هاتووە و ئەو بارودۆخەی کە هاتوتە پێشەوە خەڵک خوێندنی لە کناشیرم بووە بەڕاستی بەهۆی نەبوونی تەعینات بەهۆی گرفتی بەهۆی کێشە و دۆخەی کۆمەڵایەتیەوە یعنی خەڵک زۆربەی زارجێمان لێ دەبی کە بابەکان کەسەکان دەڵێن خوێندت بووی بەچی بەڵام لە ئەسلی خودی خۆی داوانیە ئەو کەسێک کە خوێندەوارە ئەو کەسێک کە دەخوێنێتەوە ئەو کەسێک کە مەکتەبەی هەیە و پەرتوخانەی هەیە لە ماڵێ بێگومان زۆر دوور دەبێتن لە کێشە و گرفتەکانی ناو کۆمەلگایدا هەرچەندی کێشە و گرفت لە ناو کۆمەلگادا بێ کەسی خوێندەوار دوور دەبێتن. زۆر باشە ئەو ماوەی کە قوتابی لە خوێندندا بڕاوە دوورکەوتوتەوە چۆن وا بکەین لە سەرەتای ساڵی نوێی خوێندندا
زیاتر و زۆرتر تەرکیزی لە لای خوێندنەکەی بێ نەک ئایپات و سوۆسیال میدیا بەکاربێنێت. بەڵێ دیارە دەستخۆشی لە وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان دەکەین ئەوان چەندین ساڵە هەستاون بە خولکردنەوە جێگای دەستخۆشیە لە مزگەوتەکان کە ڕێگا دەدەن قوتابیان هەر بستن بە ئەداکردنی ئەو پرۆسەی کە ئەویش خۆی دەگرێتەوە لە تعلیم و فێرکردن و ئاداب و ئەخلاق و ڕیزگرتن. دیارە ئەو منداڵانە زۆر فەرقیان هەیە ئەوانەی کە لە دەورەکانی هاوینان بەشداری دەکەن لەگە ئەوانەی کە بەشداریان نەکردووە بەهۆی پاسکل و ئەیپاد و مۆبایلەوە تەسەڕوفاتیان بە شایەتی قوتابخانەکان و مامۆستایەکان کە ئەوانە زۆر پێشکەوتوترن لەوەکانی دکەی کە لە ژێر ڕەچاوی پەروەردەییدا نەبووینە. سلام علیکم. علیکم السلام. وردە وردە قوتابخانەکان دەکرێنەوە دەرگای قوتابخانەکان دەکرێنەوە چۆن وا بکەین قوتابی خوێندین لەلا خۆشەویست بێت. والله یارمەتیان بدەین دلکی جوانی لێ بکە مەسەلە برێن قەرەم و دەفتەر وشتی بدە یارمەتی بدە یەکو برێن نازەکی لە وەرگرە ئەوە بتن کە ئیش بکاتن و ئەو تەلەبە ببینی و پاشە ڕۆژی خۆ ڕۆناکاتن. قوتابی تێ لە قوتابخانە؟ کچەکەم لە قوتابخانەیە. وەلی چەندە؟ ئەو سەردەفتەیەکی سانەوی دەبتە هەفت. ئەمە درێژ بێخوا کە قوتابخانە دەست پێ دەکاتەوە تو کوتەژێی دەکەی چی پێ دەرێت؟ والله تەژەی دەکەم چی بێ دەبی لۆی بکەین. ئەو ڕۆژە برا گەورەکەی هەدەوە گوتی کاکە ئەو خوشکەمان گوتی چی دەوێ ئەمە لۆی دەکەم گوتم باشە دیار گوتی ئەوم دەوێ ئەوم دەوێ ئەوم دەوێ گوتم باشە کوڕم بەسەر چاوان هەرچی دوێ دەکەم مەکتەبەکە لە ماری خۆمان نێزیکە هەر ئێرە ئۆبەرێ هەیە دوورە و ئەوەی زۆر باشە کە قوتابخانە دەست پێ دەکاتەوە ئەتو ناوە دەچێت قوتابخانە بزانین مستەوای داچی دەچێت سەر لە قوتابخانە دەمزانانی ئەو مندارە وەزعی کووە ڕەوشتی کووە ئەخلاقی کووە دەخوێنی ناخوێنی بەری لە بۆ شت خوێندن کاریگەی لەسەر قوتابی ینی دروست دەکاتن قوتابیەکی باش و چاک دەبێت ئەگەر مامۆستاکەی بە باشی پەروەردەی بکاتن. ئەگەر مامۆستا لە داک و بابش باشتر لە هەندە عادەتەندە لە بۆ قوتابی بەرێ جوکە کە دەستە مەکتەبێ ئەو مامۆستا نەداک و بابی قوتابیینە. خوێندنی جاران کوو لە گەێستا فەرقی والله ئەمن بخۆم تەلەبای ساری عفتامە دوو سارم خوێندیە سەفیە کردو بەس ئەو دەمای وانە بوو ئەوەندە شەرمە لە مامۆستای دەکرد ئەگەر مامۆستاکە ئەبێرداوەدەوە ئەمە دەچونەوە ئەو بەریجادەی لا يزال حتى بوجود ما مساكن خم تديهم دست ما ذكرتن بخوايا أري والله أوضح برز من ديك لو أنا نايم ما مسا سيدمين بيادي بخير ناس أنا ما يانا مدير كمان نايم ما مسا عويز بو معون مدير كمان نايم عمل نادر بو عمل نادر بزم يستش مايا لو مكتبي هجاري ستاقة خويندي تمام زور باشا استابك سكت ضلي رز ما مساكت بقرا قدري بقرا نقرز ما مساكت بقرا ولا شكاني خوشت بقرا بشر حرتان نقرز لهم كز بقري بخود برز بلكن عالمي أري والله دەست خۆ سلااو ڕزمێ لە بەموتان هیوادارم هەموو قوتابێک پاشە ڕۆژ ڕۆناگریتن ئینشاڵڵا. قوتابیت هەیە لە قوتابخانە؟ بەڵێ. چەند قوتابیت هەیە؟ وڵا سیانمان هەیە. سەرکەوتوو دەبن ئینشاڵڵا. وردە وردە دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە ئەو ماوەی کە قوتابی دابراوە لە قوتابخانە. ئێستا چۆن منداڵەکانی خۆ تەرجیع دەکەی هانیان دەدەی کە بەردەوام لەسەر خوێندن؟ وڵی خوێندن بەلای منۆ بۆ کوونان و ئەو پێویستە. من خۆم ئەگەر لەبەر خوێنەواری شەهادە نەبووە قەنەعەتەکەی لێلا نەبوو بەل لەبەر نەبوونی شەهادە و خوێنەواری ئەوە لەسەر لە مێزە دانیشتوم. هەیە دەڵێ خوێندومە وەڵامی استفادەی نییە خوێندنی استفادەی نییە تۆ تا چەند لەگەڵم قسەی؟ وەڵا و قسە من ئەزانین بە چێ زانم بۆیە زانم خەڵک یعنی شتێکی خراپ بخوا دەمودانی بشکێنێ ئاوا قسە ئەوە بەلای من ئاوا بڵێ باشترە. زانی بۆچی تۆ گەر خوێنەواریت هەبوو چیتە هەر شوێنێ شەهادەکەت هەبوو هەرچی هەبی ڕێزێکی تایبەت هەبێ با پارە پێێنێ بێ پارە هەمووشت نییە پارە لای من هەمووشت نییە بەس ئەگەر شەهادەت بوو نەگەڵ خوێنەواری ئەمڕۆنیەوەی بە تەزویر و نیەوەی بە واستەونەوەی بەوانە دەچۆنە. زۆر باشە. ئێستا کە وردە وردە دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە تۆ لە ماڵەوە چ ئامادەکاریەکەت کردووە ینی چیت کردووە بۆ خوێندکارەکان؟ ئامادەکاریەوەم کردووە من دوو تەلەبەمەیە هەر یعنیوانەیەن کە سیانمان هەیە حەڵتێکیان پێم وتومە دەستان چاوتان ماچەکەم هەڵی سۆ فکرتان بخەنە لای خوێندن هیچێکی تر. کاتێک تۆ جلوبەرجان بۆ دەکڕیان دەفتەر و قەلەمیان و دەکڕی بەدری خۆت دەکڕیان بەدریوان؟ وەڵی ئەوان چیان پێویستە منێ تەنفیزیەکەین ئەوە نەبێ بڵێن وەڵا ئەوە ناکڕمەوە من چی باشە بۆ چی من لە ژیان ماوام شتێکی باش نمێ گوناحە پارەی پێ بدەیت چونکە ئەگەر شتێکی خراپ بکڕی تۆ دووجار زەرەر دەکەی پارەکەش چوو شتەکە ئیسفادە لێ نەکرد. بەڵام لەگەرەوەی گرینگە کە خوێندن دەست پێ دەکاتەوە حەز و خولیای منداڵەکەش بهێنینەدی بۆ ئەوەی بە شەوق و خوڵقێکی باشتر و بچێتەوە قوتابخانە. وەڵا من ئەڵێم بەڵێ حەزەکەی بە سەرپشتی منە بەیانیان لە
من بگرە لە من یعنی من بۆیە ئەوە بە حەماس و قسەکەم حەزەکەم بەیانیان لەبەر دەرگاکە ڕاکشێ مناڵەکەم بەسەر پشتما بڕە بەس بە خوێنەوانێکی باشە بڕاو بێتەوە قەنەعاتەکەی حەزەکەم تۆ کە نەتخوێندی زۆر پەشیمانی نەک پەشیمانم ئەدای من پێویست ناکە لێرە یعنی کونێ خۆم هەڵدەمەوە من زۆر هیلاکەم لە خەبات و پێشمەگایەتی بەس بێ شادەی هەموو شتێکی لێ داماڵێم زۆر بەداخ چاوەڕوانم خەڵک بخوێنە بەس نەک بە قۆپی چاوەڕوانم خەڵک ینی خەڵکی خوێنەوار زۆر لای من ئازیزە ئەگەر خوێنەواری هەبوو نەک بە قۆپی وەوەی کە دەرچوو بێ ئەمڕۆ بەس ئەوەی کە بە هەر بۆ نمونەیەکێک لە چەمچەماڵ حل لە سەرۆکی حکوومەتەوە بیگرە حتا ئاخ نەفەر خواخوای بچێ مەرحەبای کا و بڵێ هاتۆ دەلام ڕاستە بخوێنی بەڵام لە ئەوە چێەوە ئێستا کە بە خۆ دەزانی وەک جاری جاران نییە ئێستا کە تەڵە خوێندن هەتا دێ بەرەو دواوە دەڕوا لەبەر ئەوەی کەوە ئەو قوتابیە ئەنما ئەوەی هەیە مەشاکلی هەیە مەشاکلەکە زۆر باش دوو بەشی ئابوووریە ئابووری دووەم شت ئەو مامۆستایی کە ئەوەی دەبێت هەموو کە دەرمباری ئابوووریەکەی خراپە تەسیر لەسەر هەموو ئەوەی پرۆسەی خوێندن کردیە مامۆستا ئەگەر جیرفانی بۆ تاڵبێ کاریگەری هیچ بێ ناگرێ هیچی بۆ ناکرێ سکۆت و ئەگەر جیرفانت بەتاڵ بوو چ دەگەینی خوێن ئەوەی مامۆستایەکە ئەوەندەی بیری لای گیرفانی بێ ئەوەندە لای ئەوەی نییە لای تەتە قوتابیەکە نییە لای دەرسەکە نییە دا بۆیە ئێستا چی بکەین ینی چۆن وا بکەین ئەو قوتابیە زەرمەند نەبێ زیانی پێ نەکەوێ بەردەوام بێ لە پرۆسی خوێندنی خۆی ئەهوا بەو شێوەیەبی پێش ناکەوی نە پێش نەکەوی نە هیچ شتێک لە بۆ قوتابی ناکرێ چکۆ تۆ ئێستاکەڵ بەیانی ئەوە دەوام دەکرێتەوە ئەو مناڵە هیچی وەکو پەڕەیەکی سپیە گوێی لەوەی نیە معاشەیەیان نیە دەرێ ئەوەم دەوێ ئەو نبینی بەدەیە ڕۆژ بەدەیە حادیسە ڕوودەدا شت ڕوودەدا ئەوە لە ئەنجامی بارە ئابوووریەکە خراپە و بەو شێوە چارەسەر ناکرێت بکەی باشە دەبی خەڵکەکە بۆ خۆی کود یعنی هەر دەسەڵاتە ئەوەی دەکاتن دەرێ دەبی بەرژەوەندی میلەتەکە لەبەر بەرشەوەندەن بەڵام شتەوە نییە لە واقعیوە نایبینی سێ قوتابی مەیە سێ قوتابی وەلی چەندن دویان بوونە 11 لە دیراسی ئیسلامینە لە مەدرسەی شەید عەبدوڵڵا پەلپیتانی یەکیان لە ئامادەی بازرگانی بوو 6 بوو دەرسلۆ بستە ئێدادی پێم بڵێ وەکو باوکێک چ ئامادەکاریەکەت کردووە بۆ پرۆسی نوێی خوێندنیان چۆن هانی منداڵەکان دەدەی کە بەردەوام بن لە خوێندن هەموو بابک پێی خۆشە مندارەکانی بەسەرکەوتن ببینی لە هەولی وەشدایە ڕەنجی بە خەسار نچی لە سەرەتای خوێندن کە مندار دەستە ناو پرۆسەی خوێندن هەدەفەکی هەیە هەموو هیوای هەموو داکو بابشرا هەدەفەکەی بپێشی ئەوجا زروف لەوانەیە گۆڕانکاری بەسەر و کەسە دابێت کە زروف مساعد نەبیان هەدەفەکەی نەتوانی وش پێویست بپێشی بەڵام هیوای هەموو داکو بابەکە پێم بڵێ باوکو باوکە کاتێک کە قوتابخانە دەست پێ دەکاتەوە بە قسە چۆن هانیان دەدەی وە کردەوە چۆن هانیان دەدەی کە ئەوان بەردەوام بن لەسەر خوێندنی خۆیان چیان پێ دەڵێ وچی گوتم هەموو هیوای هەموو بابەچێک کە مندارەکانی بە پلەی سەرکەوتن ببینی ئەجا لە هەر مستەوایەکە هەموو بابەچیش نسحەتوی مندارەکانی دەکا کوڕم ئەنگۆ مستەقبەلی خۆتان دیاریکەن پێش چاوی خۆتان ڕووناکەن لەوانەیە برێم ئەمن تازاگەت حساب لەوە منیش ناکەن لەو خۆتان بکەن ئەمن ئەگەر نەشتوانم خیندرم تەواو کردیان گوت چاو لە من مەکەن لەوانەیە من ئێستا بابرێن ئیشەشکەم بەدەستبین نەمتوانبی خیندن تەواو بکەم بەڵام ئەویش تا چەند دەتوانین تەواوکەیان دەور و بەرمەسەرن تاسی لێ دەکا ئەو ئەسەش هەرسی بابرین تەکنۆلۆژیا ئینتەرنێتە زۆرینەی خەڵک بۆی بەپاشکرد کە ئەو بابرین تەکنۆلۆژیاکە دەنەوە هاتنەوە خەڵکی ئەو تەکنۆلۆژیایی کە تو باسی دەکەیت یان ئێستا با بڵێن قوتابیان و خوێندکاران بەسییان سۆشیال میدیا بەکاردێنن کاریگەریان لەسەر دەبێ کاریگەری لەسەر خوێندکار بەجێ دێڵێت 100% لەبەرەوەی فێر نەبووینە لە ڕێی باش شتەکان بەکاربینین
لە ڕێ خراپ بەکارمانی نایە لە ڕێ خراپەکەوەیە ئەو عسر بابرێن ئەو ئەنتەرنێتە ئەو تەکنۆلۆژیا فرەوانە ئەمە لە ئەوەلیەوە چونکە قۆڕ کراینە خۆشەکانمان لێ زەفت کرایە و دەزانین خۆشەکانە ئەو مۆبایلەیەکە لەبەردەستمانە یعنی هەموو سەرچاوەکانی ژیانی تۆ دەزانین ئەو مۆبایلەیە ئازر لێرەوە سەرچاو لەس دەگری شتی خراپ مەسەلەن ئەوە دەو بەعرا ئەو میسانەوە جلوبەرجی ناشیاوە ئەوە سەفەرە ئەوە ڕۆیشتنە نەنووسنە ئەو ڕۆکەس هەموو خەڵی وازن لە نووسن لە کاتی خۆی نایە شەویان بوویتە ڕۆژیان بوویتە شەو بە شەودا دەنیشن تا سێ و چاری بەیانی ڕۆژەکەی دەنوتانی وەڕۆ ئەوە ئەسلی دواکەوتنی ئەو کەسەیەکە بەو شێوازە تەعامل دەکات لەگەڵ ژیانی خۆی. ئێستا سەرەتای خوێندنە چۆن هاین دەدەی بەردەوام بێ لە پرۆسی خوێندن و یعنی هیچ شتێک کاریگەری لەسەر بەجێ نێڵێت ئەو لەسەر خوێندنی خۆی بەردەوام بێت. ئەخر ینی ئێستا کە ئەوان ناحقیان نییە ئەگە دەستشیان لە خوێندن ساردبی لەبەرەوەی کە تەعینیش تەعینات نییە ئەگەر ینی تەواویش بکەن تەعینات نییە دەرم کوڕم بخینە دەرێ با بە وەڵی چ بخینم دەرێ ئەوان ئێستا برایەکانم دوانیان لە 2014 و 15 تەواویان کردی تا ئێستاکە وا لێرە لە دوکانی ڕکنەمەیشەکە ینی لە 2014ەوە تەخەڕوجی کردیا ئێستا لە لای تو شاگردە لەکم برایشکەمە ڕێوەڵە بەڵێ ڕێوەڵە چۆن وا دەکەی کە با بڵێن ئەو نمونەیە بەداخەوە کاریگەری لەسەر نەبێتن ینی ئەو کوڕیت و بەردەوامی لە خوێندن خوێندنەکەی خۆی باشی بکە بە سەرکەوتووی وەڵە قەینا دەخینیتن بەس ینی نەتیجەکە دیارە یانەش نەدەی بێ لە دوکانە لەکنەمەیش بە یانەش نەدەبێ عارەبانەش لێ بکڕم لە بازاڕیش چۆن وا بکە ینی بەس شتێک وا دەکرێت خوێندن لە لای قوتابی خۆشەویست بکرێتەوە ئەخە بەچە هاندانێک نییە ینی بەچە هانی بدەیت چی پێ بێت ینی چ بکەین لۆ خوێندکار پێویستە چ بکەیت لۆ خوێندکار هەتا سار نەبکەوە خۆی ئەوە لەسەر حکوومەتە بەڕاستی دەبیانی چی بکە چی بکاتن ینی دەبی مەعامل و شتیوالە بێ شەریکات و شت بێ ئیش کار زۆر دەبیتە مەعاش بدرێ ئێستا گەورەترین کێشەی خەڵکی مەعاش ئەو بازاڕێ دەیبینی فەرم هەو مشتری تێدا دوکانانە هیچ دەدەنی ڕۆژانە دەچین دێنەوە ئارەوە ئێستا وردە وردە دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە لە سەرەتای وەرزی نوێی خوێندن نزیک دەبینەوە پێم بڵێ چۆن هانی منداڵەکان دەدەی کە بخوێنن بەردەوام بن لە خوێندن وەڵاهی ئیترەوە مناڵەکانمان دوا ڕۆژی ئەم وڵاتەمان بۆ دابی نەکەن پێویستە لەسەر هەموو دایک و باوکان کە هانی مناڵەکانیان بدەن بە ڕوحێکی شادەوە بە دڵێکی خۆشەوە بچن ڕوو لە قوتابخانەکان بکەن لەبەرەوەی پاشە ڕۆژی ئەم وڵاتە بەدەستی ئەو مناڵانەیە. ئێستا وەکو باسمان کرد کە سەرەتای وەرزی نوێی خوێندنە تۆ چیان پێ دەڵێ چۆن ئامۆژگاریان دەکەی؟ وڵا ئامۆژگاری من بۆ ئەوانەوەیە کە بچن لە مەکتەبە ڕێز لە مامۆستا بگرن ڕێز لە خوێندن بگرن بیر لەوە بکەنەوە کە داهاتووی ئەم وڵاتە بەدەستی ئەوانەوەی ئەبێ فێریان بکەینە مناڵانە هێمە نابێ بیر لەوە بکەنەوە کە ئیمڕۆ چی ئەگوزەرە و چی ناگوزەرە پێویستە ئەو مناڵانە ئێمە وەها پەروەردەیان بکەین کە بیر لەوە نەکەنەوە کە ئیمڕۆیە دوا ڕۆژی ئێمە نەخێت دوا ڕۆژی ئێمە ئیمڕۆ دروستەکە بۆیە ئەم مناڵانە لەسەر هەموو دایک و باوکێک پێویستە کە هانیان بدەن بە دەرەجەیەک بە ڕوحێکی کوردانە وڵاتی خۆیان خۆش بوێت کە وڵات لە هەموو شتێک شرینترە منیش داوام لە مناڵەکانمەوەیە پێش هەموو شتێک وڵاتەکەی خۆیانیان خۆش بێت کەواتە گرینگە دایک و باوک لێستاوە ئامادەکاریکە بۆ ئەوەی وردە وردە قوتابیەکەی لە بەکارهێنانی موبایل و ئایپات و سۆشیال میدیا دوور بکەوێتەوە و زیاتر و زۆرتر هام بدرێ لەسەر خوێندن و خوێندنەوە بە تایبەتی لەسەر خوێندنەکەی بەڕاستی مەوزوعی سۆسیال میدیا و مۆبایل و ئایپات و ئەم شتانە زەربەیەکی زۆر زۆری لە ئەم وڵاتی ئێمەداوە بەعام هەل لە گەورە هەتا بچووک دەردی ئەنتەرنێت و مۆبایل لە ماڵەکانە هەیە ینی گەورەترین غەدر لە وڵاتی ئێمە کراوە کە ڕێ پێدرا ئەوە بێتە ناوڵاتی ئێمە ئەو مناڵە ئیساکە ئێستاکە لە من باشتر شارەزای لە مۆبایل هەیە بە حکمی ئەوەی کە ڕۆژانە دەستکاری ئەو مۆبایلە کات و خەتی ئەنتەرنێت ئەوەی بمان هەوێت و نەمانەوێت لە هەموو دنیاوە دێتە ناو هەموو ماڵەکانەوە بەڕاستی بەڕێی من خەتی ئەنتەرنێت بۆ وڵاتی ئێمە جارێ زوو بوو پێویست نەبوو چۆن هانیان دەدەی کە بەردەوام لە خوێندن خوێندنەکەی خۆیان نەفەوتێنن وڵا پێیان دەرێن بخینن منداری ئەوزە دەمای بەس بە خۆت دەزانین لەبەر ئەم مۆبایل و ئاتاری و ماوانە هەموو دەری عەزیان لە مەکتەبێ نەمایە دەرێ هەر بچی نەبینێت چێ
بەسە بخینین. باش ئەوان کە سەرەتای خوێندنیانە با ئەو قسانە کاریگەریان لەسەر بەجینێڵی تۆ وابکە هانیان بدەی زیاتر بخوێنە بڵێ لە دوا ڕۆژدا ڕەنگە بارودۆخۆک و ئێستانە بێ باشتر بێت ئەو کاتی کە تۆ شادەکەت هەبێت دەتوانی سەرکەوتوبی و ڕەنگە داش بمەزرێ ژیان و ئایندێکی باشتریشت هەبێت. وەڵا پێم گوتینە زۆر بخینن لە خوێندەواری گەلە گەرگ باشتر لە نەخوێندەواری چونکە ئەگەرە تو نەخینە حسابکە خوێندەواری نەبی نابێتی چ دەزانی چ نازانی چەندی پیان دەرێ زار هەیە منداری و سەردەمەی بە خۆت دەزانی بەخسێت داک و باویان دەکەن هەیە بەخسەی ناکە هەیە دەری نامەچ پاشە ڕۆژ لەبەرێ ناخینم حتا برێ کوبرێ ڕووخا لە ناو دەرونی خۆی دەرێ ناخینم تێگەیشتی منداری سرفیز 2 3 و 4 و 5 و 6 سانەویش دارێ نەوەشینە مەسلۆسە بخینم ئەو بەخت نازانی منداری بارودۆخەکە لەو بارودۆخی ئێستا قەیران هەیە گرفت هەیە کاریگەری لەسەر تۆی باوک بەزی هێشتە لە ماڵەوە ینی بۆ کاریگەری هەبوو لەسرت لە دابینکردنی پێداویستەکانی قوتابی لە بۆ قوتابخانەی کاریگەری هەیە برێنەرێ هەموو مندان مار نەبی نەفەر نەبی سێ سات تەلەبەی نەبی خۆ دەزانی بە بێ مەعاشی بێ پارەی یە خەرک منداری هەیە دەستێ مەکتەبی نازانی مەسرفی خۆی مەسرفی قماری بکە خۆی بکە دارەکانی بکان مەسرە بە خۆت دەزانی گرانە بێ مەعاشە بێ کار و کاسبیشی تا برێ زەعیفە وەش پێشان نییە برێ پێشان خەرک بێ حساب ئیش هەبوو بایەوەی تەلەبەکانیشی گوێنەدای وایە ئەوەی مەسرفی لۆ دەکردن پێی دەکرا بەس ئێستا بەخۆی ئیشکارەکە بە هەم زەعیفە مەعاشەکەش کەم بە خەرک هەر بازارەکە شۆش پێشان نەمایەوە ئێستا ماوەیە کە قوتابیان خوێنکاران لە خوێندن دابڕاون گرینگە لێرە بە دواوە دایک و باوک زیاتر و زۆتر هانیان بدا لەسەر ئەوەی بەتایبەتی لە سەرەتای خوێندن پابند بێ بە خوێندنەکانی و بەوازبەکانی کە مامۆستا دەیداتێ بۆ ئەوەی لە سەرەتاوە بە سەرکەوتوی دەست پێ بکات هەر بە هەمووی پابندە بایە هەندێ بەس ئەتۆ ئێستا منداری ئەو زمانەی چەندی پیان دەرێ پیان خۆشە بخینن هەندشان دەشان بیان خۆشنی بخینن بەس ئەو داک و بابەنە زۆر تا لێ دەکەنەوە دەری کاکە بخینن هەیە بەخسەی دەکا هەیە بەخسەی ناکە ئەدی پێویستە خۆ لە شار ئەوڕۆ ئەو دامەزراندن نیە ڕۆژێک دادێ دامەزراندنی هەیە جیلێک دێ پێ ڕادەگا دامەزراندن دەبی تۆ ئینشاڵڵا هەروە نابی دەگەی ئینشاڵڵا تەندروستی ئەحواڵت باشی ئەحواڵت کووە قوتابیت هەیە لە قوتابخانە واللهی قوتابخانە ئەو ساڵ زەعیفە ئیش نییە کار نییە ji ber bêmeaşiya ئەوە سێ مانگە معاش نییە ji ber wê bazar زەعیفە زۆر کەتی bazar ئێستا کە موچە نییە معاش نییە کارگەری لەسەر بازار هەبووە زۆری تاسیریە بەێ زۆر باب نایە جلوبەرج قوتابخانە بکڕی واللهی زۆر هەیە نایە حتا ئێستا ناهاتی حتا ئێستا زۆرە زەعیفە زۆر کێمیانی ئەو سار زەعیفترە لە چاوپار بەێ ئەو سا زۆر زەعیفە پار باشتر بوو پار باشتر بوو تا ئێستا کەم دێن داک و باب بەێ کێم دێن ینی نەفرێک دێ یا قەمیسکی دەکرێ یا پانتۆرێکی دەکرێت زۆر ئەو قوواتی شیرایی نییە یان زۆر زەعیفە وەک جاران نییە بەێ سەرچاوە باشە برایە سەرچاوە السلام علیکم. السلام ورحمة الله وبركاته. وردە دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە چۆن دایکان و باوکان بتوانن هانی قوتابیەکانیان بدەن بەردەوام لەسەر پرۆسی خوێندن والله من داوا لە دایکان و باوکان دەکەم چاویان لە ڕۆڵەکان بێ ئەوە بیدایەتی مەدرسەکردنەوەی افتتاحی مەدرسەیە مەدرسەش میسان خوێندن و زانست و زانیاری خوای گەورە لە قورئان زۆر باسی کردی احتیمامەکی جوانی پێداوە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر باسی خوێندنی کردیە باسی زانست و زانیاری کردیە پێویستە لەسەر داک و بابەکان وەکو واجبێک ڕۆڵەکانی خۆیان بە جوانی پەروەردەکەن و بە جوانی بینێنە مەدرسەی بۆ ئەوەی کەوا لەو زانست و زانیاریکەوە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو بەنی ئادەمە فێر کردووە بێبەش نەبن خوای گەورەش دەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئەوانەی دەزانن و ئەوانەی نازانن وەکو یەکوان بێگومان نەخێن بۆیە دەبێت لە ڕێگەی ئەم ئاەتەوە زیاتر دایکان و باوکان هانی خوێندکارانی خۆیان بدەن بێگومان هەروایە چەندان ئاەتی ترمان هەیە خوای گەورە دەفەرمێ سڵماڕم لە سوڕەتی نون دەفەرمێ نون والقلم وما يسطرون خوای گەورە سوێندی خواردووە بە قەلەم بە دەفتەر ئەو دەبە مڕەکەبیش ینی هەرسێک تەواوکەر یەکتنە لەم ئاەتە پیرۆزە میسان لەبەر ئەوەی زانست و زانیاری زانین و نەزانین وەکو یەک نییە میساڵن بەڵام دەبێت بە هەموو لایەک ئەوان احتیمام بە ئەولادەکانی خۆیان دەبێت تایبەتی ئەوانەی کە نەزانن فەقیرانە علمیان نییە زانستیان نییە دەبێت احتیمامەکی جوانتر پێ بدەن بۆ ئەوەی ڕۆڵەکانیان وەکووان دەنەچن زۆر باشە چۆن وا بکەین قەیرانەکان گرفتەکان
کەمتر کاریگەریان لەسەر خوێندکار هەبێت وڵای ئێمە دەبێت لە خودی خۆمانەوە دەست پێ بکەین میسان دەبێ وا بکەین میسال لە منداڵەکانمان هەست پێ نەکەن بە نقستانیەکان بە کێشە و گیر و گرفتەکان بە معاناتەکان بۆ ئەوەی ئەوان تێنەکەون لەو بابەتێکەوە فێرە نەبوونی ببن ئەمە دەبێت دەستیان بەسەر دابینیم بەقەدەر ئیمکاناتی خۆمان لا یکەلیف الله نفسا إلا وسعها بەقەدەر ئیمکاناتی خۆمان میسان چمان پێ دەکەین میسان دەربارەی ڕۆڵەکانمان بۆیان بکەین ئینشاءالله بۆ ئەوەی ئەوانش بێبەش نەبن لەو هەموو نەهامەتی تۆ چەند خوێندکار لە قوتابخانە هەیە وڵای من الحەمدولله زۆر پێگەیشتن و زۆریشمان هەیە ئێستا الحەمدولله ئەتووکو تەشجیعیان دەکەی چیان پێ دەرێ تەشجیعکردنەکەی تو بە چ شێوازێکە وەڵام من دەرێم الحەمدولله ئەوانەی کە پێگەیشتن و بەردەوام بن ئەوانەی کە تازە پێدەگەن میسال ئەوانش بەردەوام بن ئینشاءالله بۆ ئەوەی کەوا زانست و زانیاری بەردەوام بێ میسالان ئەو وەزعە بەرەو پێشتر بچێ ئینشاءالله بۆ ئەوەی ئینسان تۆزێک فکرەکەی ببێتەوە مێشکەکەی فراوانتر ببێ بڕێک ژیرە ژیرتر ببێ جوانتر ببێ بۆ ئەوەی میسان لە هەموو ناحیەکانەوە ئینسان بتوانێت خۆی قوتار بکەوە کوردەواری گوتی برای گەورەی یاخۆ بەخێر بن یاخۆ بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن و چۆن هانی قوتابیان و خوێندکارانی خۆیان بدەن بەڵام بەداخەوە بەشێکیان دەڵێن ئەم خەیران و ئەم گرفتانە ئێستا کاریگەری ڕاستەخۆی لەسەر پرۆسەی خوێندن بەجێ دێڵێت و ناتوانین وەکو پێویستانی قوتابیان و خوێندکاران بدەین بەردەوام بن لە خوێندن بەڵام ئەگەر گرفتەکان هەر چەندی زۆر بن قەیرانەکان هەر چەند بن نابێت دایک و باوکەوە لە یاد بکاتن کە دەبێت ئەو ڕۆڵەکەی خۆی بە جوانی و بە شێوازێکی تەندروست پەروەردە بکات و هانی بدات دەسەر پرۆسەی خوێندن بەردەوام بێت ڕەنگە قوتابی ئێستا دەخوێنێت کە دوای 10 ساڵی دیکە یان 12 ساڵی دیکە دەردەچێت و زانکۆ تەواو دەکات ئەو کاتی باودۆخەکە و کوێستا نەبێت و زۆر باش و چاچیش بێت بەشێک لەوانەی کە نەیان خوێندووە پەشیمان دەبنەوە لە ژیان و دەڵێن خۆزگە بمان خوێند بە ئینسان ئەگەر بخوێنێت هیچ شتێک زەلەر ناکات هیچ شتێک زیادمەند نابێت بەڵام ڕەنگە لە داهاتوودا سوودمەند بێت ئیستیفادە بکاتن بۆیە هەمیشە و بەردەوام هانی خوێندکاران بدەن جا خوێندنیش تەنها بۆ بەدەستێنانی بڕەپارەیەک نییە ئینسان معریفەتی پێبەرز دەبێتەوە خوای گەورەش دەفەرموێت هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون ئەوانەی دەزانن و ئەوانەی نازانن وەکو یەکوان بێگومان نەخێت ئەو کەسانەی کە خوێندەوارن ئەو کەسانەی کە معریفەتیان بەرزە وەکو کەسانە نین کە نەیان خوێندووە جا بۆیە هەوڵ بدەن خوێندکاران و قوتابیانتان لە ڕێگای خوێندنەوە لە ڕێگای زانستەوە لە ڕێگای بەدەستێنانی علمەوە بتوانن کەسێکی چاک و تەندروست دەربچن بۆ داهاتوو چونکە هەر ئەوانەنە لە داهاتوودا دەبن بە بەڕێوەبەر و باڵەدەست و حکومڕانیە وڵاتە تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامران بن خواتان لەگەڵ